بەڵێ تەماشەبانێژە دەم باش ئایا خاوەن چێشخانە کافەتەریەکان و تێل و موتێلەکان لە کوردستانە سەلامەتی مشتری سەلامەتی هاوڵاتیان دەپارێزن ئان تەنیا چاویان لە گیرفانی خەڵکە بێگومان لە ئێستادا سەرنجێکە لە هەموو ناوچەکانی کوردستان هەموو پارێزگاکان بەبێ جیاوازی کە وەکو پێویست خزمەتگوزاری لەلایەن کافەتەریا لەلایەن چێشخانەکانەوە بۆ خەڵک دابین ناکرێت ئەگەر دابینش بکرێت کواڵیتیان نزمە بێگومان ئەم دیاردە دووبارە ئەبێتەوە زۆر جار خەڵک خۆی ئەبێ بە قوربانی خەڵک ژەهراوی ئەبێ زۆر جار ئەبینی ناو و نیشانێکی زەخم مەتامێکی زەخم مێژویەکی زەخم لە پڕێکەوە هەمووی ئەو کەسانێک کە نانیان خواردووە ئەو ژەمە نانیان خواردووە لە ناو ماتەمەکە ژەهراوی بوون بۆ نمونە ئەوەی لە ماتەم دنیا کە لە هەولێر ڕوویدا زیاتر لە 800 کەس لە ئاوارەکان ژەهراوی بوون بەهۆی خواردنی خراپەوە ئەمە لە هەموو ناوچەکانی کوردستان ڕوادا گلەی لەسەرەوە هەیە کە کوالیتی ئەو ماوادە خۆراکیانە کە لە ناو ماتەمەکانە وەکو پێویست نییە ئەو خواردنە وەکو دیکۆری ماتەمە وەکو ئەو شێوە جوانەی ماتەمە نییە حتا باسەوەش دەکرێت ئەو خەڵکانی لە ناو ماتەمەکانی شێکە لە ناو چێشخانەکان لە ناو خواردنگەهاندا کار دەکەن تەماشەبانێژە لە هیچ دەورێکی سەحیان نەبینیوە هیچ ڕۆژنبیریەکی سەحی هیچ تەندروستیان نییە کەسانێکن زۆربەیان ئەوانەیە کە ئیشان دەست ناکەوێت خوێندنیان تاوا نەکردووە بەرحاڵێک یەکسەر ئەبەنە ناو چێشخانەکان و چێشت لێ ئەنین ببێەوە لە پێشتر هیچ دەورەیەکیان بینیوە حتا کارتی سەحیشیان هەبێ ئەمە بێگومان ڕاستەوخۆ تەسیل لە ژیانی خەڵکێکە لەبەرەوە 200 نەخۆشی بەهۆی خواردنەوە دروستە بێت تووشی مرۆڤ هەبێت لە سەکچوونەوە بگرە تا شێر پەنجە و کە مرۆڤ دەمرێت بێگومان تەماشەبانێژە لە کافیتریایان کوردستانیژی نها دیاردەیەک پەیدا بووە زۆرترین کافیتریال کوردستانیانە حتى تدید خانی دناوا محلان دبونا کافتریا جبرکو تیچوه کیم و پاره که زورش خلکی ود گیرن گلو حتی انکرم بحث کافتریا و نارگله بکن که دیارده که نیا کردواریه بگمان دیارده که هاورده لنها دیارده که زور برفره لهمی دورن کردستان تدیدن و کو پیوست جیانا ولاتی تندروسیا ولاتی البرچافات گرتن بگمان دخوارنگهن کردستان دا و کو پیجوه کو تو چینانیت خو گلو زمان هایی که افنان اف مواد دناوا وینانی دا اوی خارین دا که بخارینن مواد به کوالیتی که بلند به تندروس به تقدیمات هات بیتکرن اف گارسونو اف کسی دناوا وان خارنگهان دا شولکن هيا چند گلو اوه دفلترین زانستی دا درباز بونه دورین تندروسکی بینین روشن بیرین تندروسیانه او دزانن چابوی خلکی تقدیم که آنچان هستی بر پسرتی اجبر کو خلق دیجتویر پاره خو دیده جبر کو خارنه که جمع خارنه که باج بخواه استراحت بخواه نه خلق چتویر پاره خوب دشیناوی خارنه که گله که خراب دن خلکی اف دیار در کردستان بالاو و روزانه بگمان آدین پیوندیدار سنه 40 سال ویکم لدروی که جی امیوی پرسی به برفرهی دا بیش بکن دیگر کو مکان میوانان جوانا نبس عبدالحمید قایمقامی ناوەندی هەولێر هەروەها لەشکر حەمید سەرپەرشتیاری لیژنەکانی تەندروستی لە پارێزگای سلێمانی کە لە سلێمانی لە گەلێمای و لە هەمان کاتدا خۆشی ئەندازیاری خۆراکی بەڕێزان هەروەها لە کەرکووکەوە ئیحسان چاڵک ئەحمەد کە سەرروکی ڕێکخراوی ئۆساب و پەرەپێدانی مرۆڤیە لە دهۆکێژیک ئیحسان عیسا سەرروکی کۆمەڵە ئۆتێل و چێشخانان لە پارێزگەها دهۆکێ گەلمەیە بخێرهاتنا میوانی خۆتکەین بله که نبض لبارستان و دست پیدا کم بگمان هولیر به حکم و پایتخت هریمی کردستانه روز به روز فراوان تر به روز به روز رجی کافتریا و چشخانه کان زیاتر ابن بالام سرنج لسر اوایه روز به روزیش اجرا ابینین لعلم کان لراجعنا کان که او مطعم داخل او کافتریا داخل او مسر پیچی کلبو وسیطره ناکرید لسرم دیارده بله سبارت بو بابتا ئێمە چەندین لیژنە هەیە لە ناو شاری هەولێر بە دوواداچوون دەکاتن بۆ هەموو چێشخانە و کافتریاکان لیژنەیەکی باڵاشەیە کە لە ژێر سەرپەرشتی ئێمەیە لە قایمقامیەت کە نوێنەری هەموو لایەنەکانی تێدایە وەکو چاودێری بازرگانی تەندروستی ڤێتەرنەری هەروەها پەیوەندێکی پتەویش لەگەڵ بەڕێوەبەرایەتی ئاسایشی هەولێر هۆبەی ئابووری هەیە کە بە دوواداچوون دەکەن بۆ ئەو هەموو بابەتانە لیژنەکان ڕۆژانە بەدەیان لیژنەی بابلێن لاوەچی هەیە کە سەر بە بەو لایەنانەی کە باسم کرد کە سەردانەکانیان بەردەوامە بۆ هەموو ڕێستۆرانت و بابلین کافتریاکان لە ناو شاری هەولێر ئێمە دوو جۆرە مۆڵەت هەیە کە بەو شوێنانە دەدرێ جۆرێکیان کە مۆڵەتی ملیە کە لەلایەن قایمقامیەتەوە مۆڵەت بەو شوێنە دەدرێتن پاش ئەوەی چەند ڕێوشوێنەکەیە کە دەبی ئەو ئەمەجیمە پرسیارە بکەم ئێوە چون مەڵەت بە خەڵکیادەن کاوشێنانە بکرێنەوە لەسەر پێوەرێک لەسەر چاساسی دوو جۆرە مۆڵەت هەیە مۆڵەتی ملی هەیە کە لە قایمقامیەت دەردەچیتن ئەو شوێنانەی کە لە شوێنە
با بڵێن چیەکەن بە بنەما بۆ ئەو وڵاتە بەخەڵێ چەند شوێنێکەیە دەبێت ڕەزامەندی ئەو شوێنانە بینی چەند ڕێنمایەکی با بڵێن سابت هەیە کە دەبی پەیڕەوی بکرێتن با بڵێن جێبەجێ بکە خود چەند مەرجێکەیە وەکو ڕەزامەندی شارەوانی وەکو ڕەزامەندی بەرگری شارستانی بینیتن وەکو ڕەزامەندی با بڵێن تەندروستی بینیتن ئەگەر بێت و ئەو مەرجانەی کە لەو لایەنانە دانراوە لەسەری لە کۆتاییدا کە بۆ ئێمە دێتەوە ئێمە مۆڵەتی بۆ ساڵێک دەدەین لە قایم قامیان لە کاتی ئەو مۆڵەتەش لە کاتی ئەو ساڵش ئەو کەسە ئەو شوێنە بەدەیان جار پشکنینی بۆ دەکرێت چ لەلایەن لیژنەکانی تەندروستی و ڤێتەرنەری و یاخود لیژنە جۆرا و جۆرەکان یاخود لەلایەن لیژنەکانی قایم قامیەتەوە پشکنینی بۆ دەکرێتن هەروەها مۆڵەتێکی تر هەیە کە لە گەشت و گوزارەوە دەستەی گەشت و گوزار دەدرێت بەو شوێنانە ئەو شوێنانەی کە ئەستێرەیان پێ دەدرێتن وەکو هۆتێل بیتن وەکو با بڵێن چێشخانە و ڕێستۆرانتەکان هەبیتن بە پێی ئەو مەرجانە و ئەو ڕێنمایانەی دانراوە بەو پێی بە پێی پۆلین دەکرێتن لە بە شێوەیەکی گشتیە کە بەڕێژەی تەخمی بکەین لە سەدا چەند پابندی ئەو ڕێنمایان نەدەبن ئەو خەڵکانێک کە دواتر سەرەتا ویستم باسیەوە بکەم کە لیژنەکان بەردەوامن لە کارەکانیان ڕۆژانە بەدەیان لیژنە چ لە چاودێری بازرگانی بی چ لە تەندروستی بی چ لە ڤێتەرنەری بیتن تاکو ئاسایشیش زانیاری کۆ دەکاتەوە بە دوواداچوون دەکاتن هەر زانیاری چێبی بە نووسرا و ئاراستە ئێمە دەکەمەیە کاری لەسەر دەکەین هەروەها لیژنەی قایم قامیت لیژنەکانی قایم قامیت کە بە پێی بەرنامە و خشتەی دیاریکرا و سەردانی ئەو شوێنانە دەکەن ڕۆژ دیاری دەکرێتن بەڵام سەردانەکان کتوپڕە ڕناگەیاندرێ پێشتر بە کتوپڕی سەردانی دەستەکەوێت لەوەیە کاکێ ئێمە باسی با بڵێن لەو کاتێک کە مانجی ڕەمەزان هاتووە تاکو ئێستا کارەکان چڕ کرانەوە لەبەر ئەوەی ڕێگری بکرێتن لە بەردەم ئەو کەسانەی کە مانجی ڕەمەزان دەقۆزنەوە کە خواستی خەڵک و با بڵێن هاوڵاتی لەسەر خواردن و لەسەر ئەو شوێنانە زیاد دەکاتن ئەگەر سیرکەین لەناو شاری هەولێر تاکو بەرەبەیان ئەو شوێنانە هەمووی بەکراوەی دەمێنێتەوە بە هەزاران کەس لەو شوێنانە دانیشتە چ لە ڕێستۆرانتەکان بیتن لە کافتریاکان بیتن خواست زیادی کردێ لەسەر کڕینی شتومەک و کاڵا با بڵێن خواردن و خواردنەوە بۆیە لیژنەکان 2 هەفتە پێش هاتنی مانجی ڕەمەزان کاراتر کرانەوە تیمەکان زیاتر کران بۆ ئەوەی کۆنتترۆلی با بڵێن کوالێتی ئەو خواردن و خواردنەوانە بکرێتن یاخود نرخ ئەم ساڵ سەبارەت بە نرخەکان زۆر جێگیر بوون خۆشببختانە لەبەر ئەوەی ئاگاداری بەڵامێکێک لە بنەما سەرەکیەکان بۆکردنەوەی ئەو ڕێستۆرانت و کافتەریەکان ئەوەیە کە ستاوێکی کارەمە ستاوێکی پێگەیشتو هەبێ کەم ستاوە دەوراتی بینی بێ دەوراتی سەحی بینی بێ ڕۆشنبیری تەندروستیان هەبێ ئەو دیاردەی ئەو ڕووداوی پێش چەند ڕۆژێک ڕوویدا لە هەولێر ئەوە نیشانی ئەوە دەدات کە ئەو ستاڤە لە ماتەمەکانی شەکەن وەکو پێویست ڕۆشنبیری ئەو ڕووداوی ڕوویدا لە کەمپێک بوو لە نزیک خازرکە ئەو کەمپە ماوەیەکە کرایتەوە بۆ ئەو خەڵکەی کە لە مووسڵ ڕویان لەوێ کردووە بەهۆی ئەو شەڕە نزیکەی 800 کەس 700 کەس ژەهراوی بوون بەهۆی ئەو خواردنەی کە لەلایەن ڕێکخراوێک بۆیان ئامادە کرابوو بەڵام ئەو خواردنگەیەک ئامادە کرد بوو بەڵێ هەندێک با بە تەفسیر ڕوونکردنەوەیەکیش بە ئێوە بدەم ئێمە ئاگدار کراینەوە کە ئەو حالەتە ڕوویدا لەو کەمپە ئەوە پێش 2 ڕۆژ بوو پێرێ بوو پاش ئەوەی بەڕێز قایم قامی خەبات ئاگاداری منی کردەوە کە لەو شوێنە لە ڕێستۆرانتی دنیا ئەو خواردنە ئامادەکراوە ئێمە یەکسەر تیمەکانی با بڵێن تەندروستی و تیمەکانی قایم قامیە زۆر بە فرەوانی هەروەها پۆلیسشمان ئاگادار کردەوە یەکسەر بڕیاری ئەومان دەرکرد کە خاوەنی ڕێستۆرانتەکە دەستگیر بکرێت لەگەر ئەو کەسانی کە لەوێ کاریان کردو ئەو کەسانی کە ئەو خواردنەوەیان گواستیتەوە بۆ ئەو کەمپە هەروەها تیمەکان چوون نمونەی ئەو خواردنانیان وەرگرت ئەو خواردنە هیشکەی با بڵێن ئەو مەوادە هیشکەی کە وەکو برنج و گۆشتەوە کە لە خەزن کرابوو دەرچوو کە ماوەی بەسەر نەچووە بەڵام نمونەی خواردنەکە چ لە کەمپەکە کە بۆ خەڵکەکە ڕەوان کرابوو چ لە شێوازی هەڵگرتنەکەی بەڵام بە پێی ئەو لێکۆڵینەوە سەرەتایانەی تاکو ئێستا ئەنجام دراوە پێدەچی شێوازی گواستنەوەکەی و شێوازی هەڵگرتنەکەی لەبەر ئەوەی ئەو ڕێکخراوەی کە داوای ئامادەکردنی و خواردنەی کردبوو ڕێستۆرانتەکە لە کاتژمێر چاری بەیانیەوە خواردنەکەی ئامادە کردبوو بۆ کاتژمێرنەوە خواردنەکە بە تەواوی حازر کرابوو بۆ کاتژمێر 11 دەستیان کردبوو بە گواستنەوەی کە لەناو چەند قاپی سەفەریان دانابوو پلەکانی گەرماش زۆر بەرز بوو لە کاتژمێر 1
دوای نیوەڕۆ خواردنەکە گواسترا بۆ ئەو شوێنە کە شوێنێکی نیمچە دوورە لە شاری هەولێر لە بەر ڕۆژ بەڵێ کاک نەبەستە گەرمە لە زیاتر قسە لەسەرەوە بابەتەکەین کاک لەشکر حەمید سەرپەرشتی لەژنەکانی تەندروستی لە پارێزگای سلێمانی لە سلێمانی لە گەرمانە کاک لەشکر دەمباش ئەگەرمنەوە پرسیارە ڕاستیە بەرزتانیش بکەم ئایا لە ڕێستۆرانت و لە کافەتەریاکان ئەو خەڵکەی ئەو گارچونانە کە لەویشێکن حتا خەوانەکانیشیان کەێوە بە دوواداچوون بۆکەن ئایا فعلەن کەسانی تێگەیشتون کەسانی پێگەیشتون ئەنی لە ئاستی ئەوەدان کامیشە بکەن بە شێوێکی ڕێکوپێک ئەم کاتتان باش سڵاو بۆ میوانەکانت کاگە هەکارت دەست خۆش بێ وڵای بە شێوی گشتیم نتوانم بڵێم بەنسبەتە و کەسانێک کە لە شوێنە گشتەکان کارەکەن زۆر شوێنەیە ئێستا رسمی پارێزگای سلێمانی خۆیان کەسی مختصیان دانەوە بۆ سەرپەرشتکردنی خواردنگەکە بەس دەتوان بڵێم بە شێوەیەکی گشتی ئەو کارمەندانەی کە لە شوێنەکان ئایشەکەن بەشێکی زۆریان لە ڕووی ڕۆشنبیری کەسێتی و ڕۆشنبیری سەلامەتی خۆراکەوە شارەزایکی ئەو تویان نییە بەداخەوە ئەو گرفتانش کە ڕوویە ئەتوان بڵم لە سا هەفتا بۆ هەشتای بەهۆی ئەوەی ئەو کەسانێک کە لەناو خواردنگەکان ئایشەکەن یان لەناو شوێنانێک کە پەیوەندی بە خواردنەوە کارگەکان لە ڕووی شارەزایی سەلامەتی خۆراکەوە هەم لە ڕووی پاکوخانی کەسێتی و ڕۆشنبیرێکی ئەو تویان نییە بەشکی زۆری ڕووداوەکانی تێکچوونی خواردنیان باش مامەڵەکردن لەگەڵ خواردنەکە ڕۆیا لە خواردنەکانە ئەتوان بڵێم بەهۆی ئەوەیە بەشێکی کەمتری بەهۆی ئەوەیە کە یعنی کە کابرای خاوەن کارەکە بۆ ئەو بێکە ئیسفادێکی مادی زیاتر بکە بەشی زۆری بەهۆی شارەزان نەبوونەوەیە کەواتە ئەوەی توڵی بەرپرسەرەتێکە بکێ دەگەڕێتەوە کێ بەرپرسە لەوەی وڵی بەرپرسیارەکە بۆ حکوومەتی هەرێمی کوردستان دەگەڕێتەوە بەس منەوەی ئاگادارم وەزارەتی تەندروستی ئێستا لە بەرنامەی ئەوایە بکرێت بە مرد بەسەر سەرجەم شوێنە گشتیەکانە ئەو کەسانی کە لە خواردنەکەکانە گشتەکەن وەکو وڵاتانی پێشکەوتوو کۆرسێکی سەلامەتی خۆراک بخوێنن دواتر شادیان پێ بدرێت دواتر بتوان لە خواردنەکانە ئیشکەن چۆن ئەگەر ئەو کارمەندانەی کە ئیشەکەن لە خواردنگەکانە پشکنی تەندروستیان بۆ کرێبزان و کەسە نەخۆشە یان نەخۆش نییە بە هەمان شێوە ئەو کەسانەی کە لە خواردنەکانە ئیش بکەن بکرێ بە مەرج کە پێش ئەوەی بچێت لە خواردنەکە ئیشکا سرتیفیکتێکی هەبێ شادێکی هەبێ کە ئەو کەسە کۆرسی سەلامەتی خۆراکی خوێنووە یان لە ڕووی مرد و ڕێنمایە تەندروستەکان لە خواردنگە و شوێنە گشتەکانە چۆن مامەڵاکە چۆن تەعامل لەگەڵ خواردنەکە خواردنەکان بە پێی شێوازی هەڵکەواتە کاک لەشکریەکێک لە بنەما ئاساسیەکان لە مەسەلەی چێشخانەکانە تەندروستیە پاراستی تەندروستی خەلکە ینی پاراستنی ژیانی خەلکە لەو ئەو خواردنێکە پێ دەدرێت توالێ دەبێت ئێستا بکرێتە مەرج ینی تا ئێستا مەرج نەبووە لە پێدانی وڵات بەو کەسانە ببوورە من مەبەستم ئەوەیە کارمەندەکان بکرێ بە مەرج بەدڵنیا تاکو ئێستا و کارمەند نەکراوە بە مەرج کە خولی سەلامەتی خۆراک بخوێنێت و لە شوێنە گشتەکانە کار بکە من مەبەستم کارمەندەکان نەکو شوێنەکە بەدڵنیایەوە هەر شوێنێک ئیشکا بێ مۆڵەتی تەندروستی هەبێ بەڵام ئەو کەسانەی کە لەناو خواردنەکانە یان لە ڕێستۆرانت و شوێنە گشتەکانە ئیشەکان پێویستە کۆرسێکی سەلامەتی خۆراک بخوێنن یان بەلانی کەمەوە لە زۆربەی وڵاتانی پێشکەوتوو بۆ شێوە کارەکرێت بەلانی کەمەوە 10 ڕۆژ بۆ 15 ڕۆژ شارزایی وەرەگرنە سەر سەلامەتی خۆراک من دەتوان بڵم خۆشبەختانە ئێستا چەندین شوێن هەیە لە سلێمانی خۆیان کەسی پسپۆڕیان داناوە بۆ سەرپەرشتکردنی خواردنگەکەیان ینی بەس ئەوە نسبێکی کەمە ینی لە ئاز تموحی ئێمەیان نییە من پێم باشە ئەوە بکرێ بە مەرج ئێستا وەکو ئەوەی ئاگادارە مۆزای تەندروستی لە هەوڵی ئەوەیە کە خۆی خول بۆ شوێنە گشتەکانە بکاتەوە ئەو کەسانێک کە لە خواردنەکانە ئیشەکەن بەشداری و خولە بکەن کۆرسێک وەربگرن دواتر بتوان لە خواردنەکانە ئیش بکەن کەواتە بگومانەکەریمە باسی شاری سلێمانیشکەن بە تهدید ڕۆژ بە ڕۆژ ڕێژەی کافتەریەکان ڕێژەی چێشخانەکان زیاتر دەبێ ینی زۆر زیاتر دەبێ و خەڵکی زۆریش ڕووی تایەکە زۆر جار ئەبینی لەلایەنە پەیوەندیدارەکانەوە چێشخانەیەکی دادەخرێت کەم چێشخانەیە پێشتر خەلکێکی زۆر ڕووی تێکرد ینی ئەبێتە جێگەی شوک ئەگەر ڕەوشەکە بەم شێوەیە بێ دەوراتی تەمهیدی ئەو خەڵکانە نەکرێت کە لەناو ئەو شوێنانە ئیشەکان پێ تۆی ڕەوشەکە خراپتر نەبێت زیاتر تهدید لەسەر جیهانی هاوڵاتیان دروست نابێت بەدڵنیاییەوە کەسانی لەکە لە خواردنەکانە ئیشەکەن ئەگەر شارەزایان هەبێت لە بواری سەلامەتی خۆراکە حاڵەتەکان کەمتر ئەبێت لە ئێستا بەدڵنیاییەوە بەڵام ئەتوان بڵم خۆشبەختانە کاک هەکار ئێستا لە سنووری پارێزگای سلێمانی زیاتر لە 2000 خواردنگە بە میلیەکان و بە گەشتیارەکانیش مۆڵەتی تەندروستیان هەیە لە چاو ئەو هەموو شوێنە ئاسی سەرپێچیکردن و ئاستی پابەند نەبوون بە مرد و ڕێنمایە تەندروستیەکان کەمترە ڕاستە من بەس لەگەڵ ئەویان بە هەموو شێگۆ کارمەندانەی کە لە شوێنە گشتەکانە کارەکەن کۆرسی سەلامەتی وەرگرن ئەگەر کارمەندەکە زانی چۆن مامەڵە لەگەڵ خواردنەکە ئاکات چۆن هەڵێگرێت سابوونەوە حاڵەتێکە لە هەولێر ڕوویاوانە ئێمە لە ڕاگەنەکان ئاگادار بین
وەک خۆش ئاماژە پێە ینی بەشی زۆری بەهۆی ئەوەی کە ئەو کەسانێک کە لەوێ ئیشیان کردووە معلوماتێکی باشیان نەبوو لەسەر سەلامەتی خۆراک بوون لە خواردنەکە ئاگینە هەر خواردنێک لە دەرەجە حرارەی ژووری شاڵگرێت لە 20 بۆ 25 لە دوای ئامادەکردنی 4 ساعت بەسەر کاتی ئامادەکردنیان تێپەڕێ ڕاستەخۆ خواردنەکە تێگەچێت و ژەهرایی ئەبێت ینی بە کەڵک خواردن نایەت جا ئەو خواردنانی تریش بەشەی گشتی خواردنە بەستوەکان ینی شێوازی هەڵگرتنیە بۆنە ئێمە زۆر جار کاچین بۆ شوێنە گشتەکان کارمەندێک کە لە شوێنە گشتەکەی شەکە نازانێت چۆن مامەڵە لەگەڵ گۆشتاکە لەگەڵ خواردناکە لەگەڵ پەنیراکە لەگەڵ شیرەکە هەرێکی بە پێی پلەی حرارەی تایبەتی خۆی شێوازی خاوکردنەوەی گۆشتە بەداخەوە بەشێکی زۆری حاڵەتانە بۆی ئەوە ڕوویە من وەکو پێشەوە ئاماژم بێگەر ڕێژەکە ئەگەر بتوانم ینی بە ڕێژەیەک داینێم لە سابیستی بەوە ناگەڕێتەوە کەسانە بەهۆی ئیسفادێکی مادیەوە بێتەوە حاڵەتە بکەن زۆربەی شوێنەکان ینی بۆ نەخواردنەکە کرد خواردنەکە کێشەی نییە ینی ئەو خواردنەی کە لە ڕستۆرانتەکە وەکو بەرز قایمقامی هەولێر ئاماژە پێە ئەو خواردنەی لە ڕستۆرانتەکە بەکارێت بەسەر نەچووە لە پشکنیش دەرەچێت پێشەوەی ئامادەکرێت بەڵام لە کاتی ئامادەکردنیە یان لە کاتی هەڵگرتنیە گۆڕانکاری بەسەر خواردنەکە هەم لە ڕووی میکرۆبی و کیمیاوی فیزیاییەوە ئەو حاڵەتانی لەیەکێتەوە بەڵێ ئەگەر مەولاتکە کێلشکە دواتر ئێحسان عیسا سەرروکێ کومەڵا ئوتێلۆ و خواردنگەهان لە پارێزگەها دووەکێت گەلمە کاکی ئێحسان بێگومان سەرنجە بوون لەسەر شێوازی ئیدارەکردنا وان خواردنگەه و تایبەتی خواردنگەهان و ڕێستۆرانتە کافتریایەکیان بەحەز بکەین ینی ئەف خەلکێت وێرێدا کارکێت وەکو پێدوی نهانە تەوعیەکردن نهانە پەروەردەکردن دەوراتی صحی نەدیدنە ئەvە بمەترسیەکە جدی لەسەر سەحاتە خەلکی تێتەزانین سەرنجاتە لە دوورڤەیەکی بێگومان سستێکات دوی واریدا هەیکۆ چه دورات بنا هاتین نوکرن اول با خانگاه شلگان آن با کافتیرا شلگان و سیستم مهلت جی ما هکو برز قام نواندی حوله گویی ما دو جورت مهلت های تاین جورا کا گشتیاریه و جورا کا ملیه او جورا گشتیاری اكيد متابعه بتريا سر هاي ولجنه ساخلميه ابد جافدريا ساخلميه ويتفرتن نري بترچ ندف بس مشكله مع القلبا خارنگاه ملينا براستيجي دهوك السر استك بلند ابو مسائل فاقجيه وساخلميه وجافدريا ساخلميه بس مجالك تشديت هنجال خالديت جرنجت هين خالك شو اف امانه ام بيجين خارنا سفري ابو بيتشيت يعني اف ابا يتركك اذا تنترك رسمي دات انا ناف حرم كردستان جالك جفا امانه ابت كارت انن نلدي في اصل ساخلميه كو الدي في حرارته كو زاديت كانت دا تشد تفاعلك كيميائي القلبي اماني بتكرن وخلق جحراوي بيت لاینت پیوندی در و آگهدار نکنه و نگوید که اف امانت خرابه مادام تو خوش زانی جی گوید تو بر پرسیز وی که اف امانه بگو من رجا که زورا پلاستیک تناف کردستانه که اف پلاستیک حتی او بطل طاوه احتمال تأثیره بصدان سال سرجین جهد منید یعنی بخواه مادام هست بید کن او ضررت که بوب کارتین المطامه برز ابا زوی تبا بو چاودریا ساخلمی او جهت چاودریا ساخلمی او جهت وگاوه الهمی دولتا الهمی ولاتا وزارت پلان دانان هایی که پلانک با همی تشتت دانان بس يعني أقول بيجن مع الأسف بيجين حتى بقى بما بلانك درسني نكو بو جمارة أبا رستوران تكوبدان نباجرا جمارة وبتن چند بيت كافتريا بقى به حكو جناب بتا آماجه بدای بقى به همه بر خود این ناف باجرت من ناف کلانت مدا بین کافتریا و کافتریا که کافتریا کو و براستی از بارنا کم چطور جاودریه که تند القلب و كافتيريا بيتكرن يعني ام بقى بالمرحله كي ام بيجي نبا ضرر وجحيلات اتكرن في قابت شد بيت ام بجهينا بوره كدي كو هند تشتت يساق بين بكارينات نوبا كافتيريا دا ابدا ما بيت كاريسات چنكي بله كاغسان دست وردانا كو گلق مازن الجل جحيل ما والجل اصل ساخلم يمد سرنجك بيجو من سرنجك جامبو حتى كردستان السنه لها 8 نگاش که 18 سال 10 سالی کمترن چند نارگیلات کشن خدا نیت کافتریا ولید کنن کو نارگیلات کشن بگو من میوت خون کو اوجی حتی شروع تندرستی و جبلی کومالاتیو و سایکولوژی باندورا که گلک خراب هه بکتوت بیجی مادام عالی پیوندیدار و کو پیدیپ ارکه خانه رابید گلو بچی خدا نیت وان خارنگهان و کو پیدیپ ارکه خانه راب سلامت که حولات کن برچاف نگرن تنه بروان استفاده وانه با هستی بر پرسالتی وانی نگلو
سیدای من رز و احترام بو مروف باش اوید خدانت و خارنگه ها بیت ام خدانت و کافتریا بیت بس ام بحثی ده بحثی مروفی که مروفی کن او مروف خراب اوی بگاوه پیشچاوت خدانای بس قازانجا خو یا یعنی دانا پیشچاوت خو بس او پاره چی داد گرفانوی ده اوه دبو مبیتا هم مشکل که گل اکا مازم وگاوه لوازیا ما حکم من آماجه پیدای مگوت جان اویتا وگاوه وزارت ما پلان دانانه بتن او پلان با همی پارزگاهت مبدانید با همی شارشکت مبدانید که بزانید او عدد کافتر يعني عم بقى عم دبجين قالك نمونه ميت حين ولو ام ندر كابينش موضوعي عم دبجين جماره تاكسي عم دبجين جماره اوتيلا جماره خارنگاه او همي بتن پلانك بهات متداران دابشين اف تيمت ما تشوف يا ساخلمي كنترول بكن الديف بتشن قايمه مقاميت ما اف تيمت جدر كيفن كو شنح ريفا بريت ما بيكتين او بشن كنترولك باش سروا خارنگاه كافتريا بينه كلن بله طبعا بینران هەوڵماندەکەسێک لە وەزارەتی تەندروستی ئامادەی بەرنامەکە بێت لەبەرەوە بەرنامەی زیاتر پەیوەستە بە ژیانی خەڵکەوە تەندروستی خەڵکەوە یەکێکی بە ناوی دکتۆر رێناسەوە بەڕێوەبەرێکە لە بەشێک ئەو بەشانەی کە تایبەتمەندە لە بەرنامەکەیمە دوێنێ وعدی دەکەبێت کە جامان بەداوە ئەم بەیانیە کە دێتیانە بەڵام تا ئێستا چەندین تەلەفۆنمان کە هەوڵماندا نەمامانات هیچ جابێکی نەبوو پێمان باش ئەوانیش تەواجدیان هەبوو با لە بەرنامەکە لە بەراوە نەبەرپرسە نازانم بۆ ڕاکەن لەوەی کە لەسەر مەشەکلەکانی خەڵی تایبەت بە خۆیان قسە بکەن بەرحال چالاک ئەحمەد سەرۆکی ڕێکخراوی ئۆساب و پەرەپێدانی مرۆیی لە کەرکووکە کاک چالاکی لە کوردستانە لە ڕووی پەرەپێدانی مرۆیی ئیسیفادەکردن لە سەرمایە مرۆیی بێگومە سەرمایە مرۆیی زۆرمان هەیە زۆر معاهدی گەشت و گوزاریمان هەیە لە کوردستانە خەڵکێکی زۆر تیاتە خەڕۆچەکە بەڵام ئەکو پێویستی ئیسیفادە لەم خەڵکە ناکرێت لەو شوێنە گرنگێنە لە چێشخانەکان بۆ نمونە ڕێستۆرانتەکان لە فەنادەقەکان زیاتر ئیسیفادە لەو خەڵکێکە بە پارێکی کەم بین ئیشێکی زۆر بێکواڵیتی بوو بکەن کە دەرئەنجامەکە بەم شێوە دەبێت ئەمە بچی دیگەڕینتەوە بۆ وایە ڕەوشەکە بەڵێ زۆر سپاس بۆیەوە بە خێراتنی میوانەکان دەکەم سپاس بۆ کەناڵ 24 بەڕاستی ئێمە گەر سەیرێکی وەزعەکە بە گشتی بکەین ئەکرێ پۆلێنی بکەین پێش هاتنی داعش و ڕەوشەکە بەم شێوە نەبوو لە ڕووی ڕقابیەوە ناڵین 100% تەواو بوو لەسەر ستاندەرە جیهانیەکان بوو بەڵام باشتر بوو وەک لەوەی ئێستا بەداخەوە کە داعش هات هەمومان ئازانین وەزعێکی نەخوازراوی با بڵێن خستە کوردستانەوە لەگەڵ لەسەر ئەوەش وەزعێکی اقتصادی خراپ تووشی کوردستانات ومن بەداخەوە هەستەکەم لیژانی ڕقابی ئێستا لە شپرزەیەکایە ئەمەم حاڵەتە بە پێم وایە بەمە یەکەم حاڵەت نییە ئەمە دووەم حاڵەتە لە ماوەی ئەم هەفتەیە ئەمە ڕوو بدا لە مەجای با بڵێن پەرەپێدانی مرۆیی ئێمە وەک ڕێکخراوەکان بە هەمان شێوە کێشەی خۆمانەیە و مەشاکلی خۆمانی ئێمە دوو جۆر ڕێکخراومانێ وەک با بڵێن ڕوونکردنەوەی بۆ بینەران ڕێکخراوێکمانەیە کە ئەنتەرناشیناڵ ئەو ڕێکخراوانەیە کە هاتوونەتە با بڵێن دووەلیەکانن کە هاتوونە خزمەتی ئاوارەکانەکەن ڕێکخراویشکایە کە NGOیە کە ئەوە ڕێکخراوەکان ئەو ڕێکخراوانن کە لە فەرمانگەی ڕێکخراوە حکوومەکانی کوردستانەوە ئیجازەیانەیە ئەم ڕێکخراوانە زیاتر ئەرکانەوەیە خەڵک ڕۆشنبیرکەن خەڵک تەوعیەکەن خەڵک تەطویری قودراتی و گەنجانە بکەن بەڵێ سوود لە توانای گەنج نەبینراوە لەبەرەوەی مەراکز و مەعاهد و شوێن نەبووە بۆ گەنج بۆ ئەی خولی تا ببینێ شەهادەی پێ بدرێ و ئەو شەهادەی ببێتە پاڵپشتی بۆ ئەوی لە مستەقبەلا بتوانێت لە مەطعمێکا ئیش بکات بەڵێکێک لە دەرچوانی هەروە ئەو چێشخانانە و با بڵێن ئەو شوێنانش وەک کافتریاکان یەکێک لە دەرچوانی پەیمانگای گەشت و گۆزاری لێ ناکەن بەداخەوە بەڵێ بە من وت کە ئێمە کە تەقەڕۆژمان کردووە هیچ ئیشێک بێمە نەدراوە حتا لە ماهەدەکانە وەکو پێویست مامۆستایانە وەکو پێویست بەشیانە وەکو پێویست حتا دەوراتی تەطبیقیشیان پێ ناکرێت ئەم کەسانە بێکار دەمێنەوە حتا نازان سەر بچێن بەڵام ئەچەند خەڵکی مەسەلەن ئاوارەکانی وڵاتانی دەوروبەر ئانی ناوچەکانی تری عێراق لەبەرەوە پارێکی کەم ئیشیان پێکرد بەڵێ ئەمە هۆکە یەگەڕێتەوە بۆ ئەو کەسی باونی خاوەن مەطعمە یاخود خاوەن ئەو شوێنە بێگومان ئەو بیر لە وەک برادران وتیان بیر لە گیرفانی خۆیە کاتەوە بیر لە مەسلحەتی خۆیە کاتەوە بۆیە ئەو شێ کەمتر بۆ ئەو ئیشکا ئەو چۆنەڵێ ئیشەکە بەو ئەدا بێ کەسێکی تری نادا ئەوەش لە لایەکەوە بەڵام لە ڕووی کوالیتی لە ڕووی کوالیتی خزمەتگوزاریەوە کە فەرزی کاتە سەریان
ئەفرەتیە نەگەشتم پرسیار لە ڕووی کواڵەتی خزمەت گوزاریەکانەوە خزمەت گوزاریز بەم شێوەیە بە خەڵک دەدرێت. کوالەتی وەکوتم ئێمە حکوومەت شپرزیەکی پێوە دیارە لیجانەکان شپرزیەکی پیانەوە دیار ئێمە ناتوانین خەتاکە بکەین لە یەک لا ئێستا چکە ئەمە بەڕاستی عملیەیەکی گەورەیە ینی ئەو شەپزەریە بچێگەریتەوە شەپزەریە بەڕێ دەست پێەکە لەکوێ تەیە حتا ئێمە وەکوتم کوردستان لە کرانەوەیە کوردستان لەوەیە کە خەڵکیێکی زۆر دێ ینی پێویستە ئێمە خۆمان تعزیز مواقفی خۆمان بەڵام کوردستان مؤسساتی زۆر هەیە ئەم نواسەیەشی کوردستان زۆر پارێزراوە تاچان گرنگە لە سێکتەرەکانی تریشە بەم شێوەیە بێ. بێگومان ناڵێم ئێمە لە ماوەی لەم سێ ساڵی ڕابردووە زیاد گرنگیمان بە مەجالەکانی کە نەدا بەداخەوە ئێمە سێکتەری نەوت و سێکتەری با بڵێن سراعی حزبە سیاسەکان وای لێکردوین هەموو شتێکی بیرخستوینەتەوە ئێمە پێویستە لەمە دووە خۆمان ڕێخین خۆمان ئامادەکەین کاری گەورەترمان لە پێشە هەموو شتێ نەوت نییە هەموو شتێ سیاست نییە هەموو شتێ حزبەکانی کوردستان نیە پێویستە خۆمان ڕێخین پێویستە خۆمان ئامادەکەین بۆم چکامە ئەمە ڕەبتە بە ژیانەوە ینی ئێمە تۆ بێنە بەرچاو خۆت 800 کەس لە دەستی داعش ڕای کردو کە داعش نەیکوژێ دێتە ئەیرە خواردنی کوژێ خواردن ئازاریەدا ینی ئەمە بەڕاستی ئەمە کارەساتە ئێمە پێویستە هەڵوەستەی لەسەرکەین لێرەدا هەمومان کۆبینەوە هەمومان ئێمە وەک ڕێکخراوەکان ئێوە وەکە ئەلام بەڕاستی ئەلامیش دەورێکی سلبیە بۆ لە مەجالەیە نازام لە ماوەی ڕابردووە منی هیچ کەناڵێکم نبینەوە لەسەرم بابەتە ئەوە بکە بەڵێ کاک چالاک بەڵێ سپاسە گەرم وڵات وەکوتم ڕێکخراوەکان ئەمانە هەموویە بێ کۆ بێتەوە ئیشی خۆیان بکەن لەمود بەڵێ ئێمەش پێمان باشە تاویە خەڵ بکەن هەندێکی سەکتەر هەیە هەندێک بابەت هەیە زۆر لەو بابەتە سیاسیانە گرنگترە کە ڕۆژانە لەسەر تەلەڤیزیۆنەکان ئەبێتە شەڕە قسەی بەرپرسەکان و دێنێت و ئابات و حتا مێشکی خەڵکیش پێ تێکەدا ئەمە پەیوەستە بە ژیانی ڕۆژانەی خەڵکیەوە بە سەحەتی خەڵکیەوە. بەڵێ کاک نەبەست سەرنج هەبوو لەسەر لیجانەکانی بە دوواداچوونی ئەم پرسە وەکو پێویستە ئەرکی خۆیان هەڵناسن حتا لە دهۆک کاک ئەحسان ئەو سەرنج هەبوو کاک چالاکیش هەبوو. بڵێ سەبارەت بە لیژانەکان داتایەکان لە بەردەستە سەبارەت بەناو شاری هەولێر پێش 2 هەفتە لیژنەکان کارەکانیان چڕتر کردەوە تاکو ئێستا توانراوە دەست بەسەر زیاتر لە 6 تۆن خواردن و خواردنەوەی ماوە بە سەرچوو دابگیرێتن لە زۆربەی کەناڵەکانیش لە ڕێگای راپۆرتەکان ئەوە نیشانی هاوڵاتیان درا لیژنەکان بەردەوام تاکو بەرەبەیان کار دەکەن گۆشتی ماوە بە سەرچوو دەستی بەسەرداگیراوە خواردن وەکو فاسۆلیا وەکو نیسک وەکو ساوار لە ناو بازارەکان دەستی بەسەرداگیراوە خورما دەستی بەسەرداگیراوە ژمارەکەی با بڵێن کۆی گشتی زیاتر لە 6 تۆنە ئەوە هەموو کاری لیژانەکانە کە کار دەکەن بە چەندین شوێن داخراوە چەندین کەس ڕەوانەی دادگا کراوە تەنها لەو ماوەی ئەو چەند ڕۆژە شارێکی وەکو هەولێر کە بە هەزاران بە سەدان هەزار خەڵکی بیانی تێدایە بە هەزاران چێشخانە و کافتریای تێدایە ئەگەر سەیری با بڵێن ئەنجامەکان بکەن لەگەڵ ئەو ژمارەیە زۆرە دەتوانین بڵێن شتەکە لە ژێر کۆنتترۆلدایە بەڵام حاڵەتی واژ لە هەموو شوێنێک ڕوو دەداتن بەڵام گرنگ ئەوەیەکە لیژانەکان دەستی بەسەردا بگرن سەردانەکان بەردەوام بیتن تەقسیریەک نەبی ئیهمالیەک نەبیتن لەم بێگومان بەس چێشخانەکان کاک نەبەست حتا زۆر جارە کلینیکی نوشداری لەلایەن پۆلیسی شارەوانیەوە دەست بە سەرداگیری دادەخرێت شوێنەکانی تر حتا شوێنی مەساچەیە زۆر شوێنی تر هەیە هەنی ئەمەش دیاردێکی بەرفراوانە بەڵێ ئێمە چەندین لیژنەمان هەیە لە ناو شار کار دەکات چەندین شوێنی مەساجکردن هەیە بەڵام بۆ مەساجکردنیش ئەو شوێنانە کە مۆڵەتیان پێدراوە چەند ڕێنمایی و مەرجەکەیە پێیان دراوە دەبی جێبەجێ بکەن هەر شوێنێک کە ئەو مەرجانەی جێبەجێ نەکردووە ئێمە لەلایەن لیژنەکانی خۆمانەوە دامان خستووە زیاتر لە 45 شوێنی مەساج داخرا زیاتر لە 30 کافتریا داخرا لەبەر ئەوەی ئەو مەرجانەی کە بۆیان دانراوە جێبەجیان نەکردووە چەندین هوتێل داخرا پێتانوانیە کاینە بەس ئێوە بۆی ئەرکێوەش سوک بێ بۆی گلەی خەڵکی لەسەر ئێوە نەبێ ژیانی خەڵکیش پارێزراوە بێ تر پێویستە پێداچوونەوە بەو مەرجانە بکەن کە مولەت لەسەر ئەو بنەمایە مولەت بە خەڵک بدەن ببێتە خەوان کافتریا و خەوان چێشخانە سەبارەت بەو مەرجانە یاخود بەو ڕێنمایەی بۆ مۆڵەتدان دانراوە وە لە سەرەتاوە ئاماژەمان بە 2 جۆرە مۆڵەت کرد ئەوە با بڵێن سەوابتە کە پێشتر دانراوە هیچ کێشەیەکیش نەبووە ئەگەر هەر خاوەن چێشخانە یاخود خاوەن کافتریاک یاخود خاوەن هۆتێلێک
کە شوێنێک دەکاتەوە ئەگەر پابندبی بەو مەرجانە ئەوە کێشە بۆ هاوڵاتیش دروست نابی بۆ خۆشی کێشە دروست نابی بەڵام حاڵە دوا بۆ ڕوویدایەکە پابند نەبووە بەو مەرجانە بۆیە لیژنەکان دایان خستووە ئەنی مەرجەکان بەدەریەوەن ئەو مەرجان مەرجەکان بەتەکایك لەشکریش سەرنجی لەسەر بوو کە خۆشی بێگومان بەرپرسێکی حکومی لە سەبارەت بە مۆڵەتی گەشتیاری لە ساڵی 2016ەوە ڕێنمایی نوێ دەرچووە کە با بڵێن لەگەڵ بارودۆخی ئێستای کوردستان دەگونجێتن بۆیە مەرجەکان ئەگەر بێت و هەر هەمووی با بڵێن جێبەجێ بکرێتنەوە هیچ کێشەیەک نابیتن ئەگەر سەیری کافتەرەکان کە ئێستا زۆر کافتری هەیە ینی زیاتر لە مشتی کافتری هەیە لەبەرەوە لە کوردستان شتێکە پێڵێن خەڵک زۆر تەقلی دیەکترەکە کەسێک کافتەرێکی کاتەوە سوودێکە بێنێ ڕۆژی پاشەرات یەک دنیا کافتریەتر کراوەتەوە مێر مناڵەچێت نارگیلە پێ دەفرۆشرێ و دەکێشێت ئێستا بڕۆ ئەو شوێنای کافتەری لای ئەو دیاردە زۆر بەزەقی دەبینی ئەمە سەبارەت بەوانەی کە تەمەنیان لە خواروی 18 ساڵە ڕێنمایی تون بڵاو کرایتەوە لەسەر هەموو کافتریاکان یاخود لەسەر ئەو شوێنانەی کە خواردنەوەی کوحولی دەفرۆشن کە نابێت لە خوار 18 ساڵ مامەلەی لەگەڵ بکەن یاخود شتی پێ بفرۆشن کە لیژنەکان دەردەچن یاخود زانیاریەکان ئێمە ئیشکارەکانی لیژنەکانیش زۆربەی زۆری لەسەر زانیاریەکان ڕدەوەستێ دوو ژمارە سکاڵە لە دیوانی قایمقامیەت هەیە کە ژمارەی بابلێن سکاڵای هاوڵاتیانە ڕۆژانە دەیان پەیوەندی دێتن چ مەوادی ماوە بەسەرچوو بیتن سەرپێچێک بی لە شوێنێک ڕوو بداتن ئاگدار دەکرێنەوە کە ئاگدار دەکرێنەوە ڕاستە و خۆ تیمەکان دەگەنە ئەو شوێنە بۆیە هەر کافتریایە گەر چ زانیاریمان هەبی یاخود لە کاتی پشکنینەکان کە منداڵی تێدابی ئەوە ئیزراعاتی لەگەڵ کراوە هەروە ئەو شوێنانەی کە مەشروبات دەفرۆشن بەڵێ کاک لەشکر پێشەوە بەردەمەیەکی لە ئەندامانی ئەو لیژنانەی کە دەگەرن لەسەر کافتریەکان و لەسەر چێشخانەکان باسی ئەوە کرد کە خواردن هەیە بۆ نمونە لە چێشخانەیەکە قۆزی هەیە ترمیریشێک هەیە برنج هەیە ئەمڕۆ لێنێ سەرف نابێ بۆ دوو ڕژی ترجارێکی دیکە هەر گەرمەکە بە خەڵک دەفرۆشێتەوە ئەمە چەند مەترسیە ئەم دیاردێ بڵێ دەست خۆش کاکە کار بەس ویستم یەک ڕوونکردنەوە بم لەسەر ئەو هاوڕێمان لە کەرکووکەوە کە باسی شبرزەی کرد بە لیژنەکانەوە من حەزەکەم بەرچاوڕوونیەکتان بێمە لەسەر لیژنەکانی پارێزگای سلێمانی زیاتر لە 30 لیژنەی تەندروستیمانەیە کە لە بڕایەتی گشتی تەندروستی سلێمانی و بڕایەتی خۆپاراستنی تەندروستی سلێمانی چاودێری شوێنە گشتەکانەکەن بەدەر لەوەش سەر و 20 لیژنەی قایمقامێت قەزای مەرکەزی سلێمانیە کە ئەوانیش زۆر بە چالاکانە چاودێری شوێنە گشتەکانەکەن ئەتوانم لە ماوەی چەند ساڵی ڕابردووەکە ئێمە بەردەوامی لەسەر ئەم پشکنی بەداچوونە بەرچاو گۆڕانکارێکی بەرچاو ئێمە بەتی ئەەکەین ینی خۆشبەختانە شوێنە گشتەکان زیاتر وەیان پیا کردو لە چاو پێشترە یان هاوڵاتیان زیاتر هاوکارمان بۆ بەداچوون بۆ شوێنە گشتەکان هەروە لیژنەکانیش پشکنی بەداچوونەکانیان چڕترە لە جاران ئێستا بۆ نمونە زۆربەی کاتەکان لیژنە بەردەوام لە پشکنینە بە بەیانیان بە عەسران بە شان لیژنەی قایمقامێت و لیژنەی تەندروستی بە پشتیوانی بەڕێوەبەری گشتی تەندروستی سلێمانی و قایمقامی قەزای مەرکەزی سلێمانی بەردەوام لیژنەی بەداچوون هەیە من ویستم بەس ئەوە ڕوونکردنەوە بم لەسەر ئەوەی خواردنەکانیش کاک هەکار بە دڵنیاییەوە زۆر جارێ محاڵەتە تووشمانە بێت لە خواردنەکانە زۆر کات بەهۆی ناشارەزاییەوەی بۆ نە خواردنێکی زۆر ئامادە کە خواردنەکە سەرف نابێت بە شێوازێکی ناتەندروست خۆراکە هەڵەگرێت کە ئەوەش ڕاستخۆت هۆکاری سەرەکیە بۆ گوازنەوەی نەخۆشی و ژەهرایی بوون و نەخۆشە درێژخایەنەکانیش لە مروری زەمەنە ئێمە زۆر جار کێشەی ئەومانەیە بۆ نەخواردنەکە بڕێکی زۆر خواردنە حازرەکە خواردنەکە لە ئەو ژەمایە یان لەو کاتەیە کە ئامادەی کردووە سەرف نابێت لەبەرەوەی زەرێکی مادیێنەکەی خواردنەکە هەڵەگرێتەوە ئێمە بەس بەی شێوەڕێگە ناین بۆ حاڵەتە یان ئەو ڕۆنانەی کە بەکارێن ماوەیەکی زۆر بەکارێنەوە خۆی ڕۆنیش ئەگەر ڕێژەیەکی زۆر لەسەر ئاگر لەسەر گەرمی مایەوە زیاتر لە 6 ساعت بەندی ئایانەکانی تێگەشکێت و مادی مسەڵتین دروستەکە هەروە خواردنی ئەو خواردنانەی کە لە دەرجە حرارەی ژوورە دانرێت یان هەروە ئەو خواردنانەی کە پێویستە لە بەڕادا دانرێت زۆر جار ئێمە بەهۆی ئەچینە شوێنی گشتیەوە بەهۆی نەبوونی کارەبا خواردنەکەی لە بەڕادا ڕاستە بەس بەڕادەکەی ئیش ناکە ئەوە ڕاستخۆکاری خراپبوونی خواردنەکە یان ئەو خواردنانەی پێی بلێ بەستنە بە شێوەیەکی گشتی توانم بڵێم گرنگترین شت لە خواردنەکانە پۆڵێنکردنی شێوازی مامەڵەکردن لەگەڵ خواردنەکان هۆکاری سەرەکی لە ڕێگرتنی بڵاوبوونەوەی خراپبوونی نەخۆشی و خراپبوونی خۆراک و عەفو بڵاوبوونەوەی نەخۆشی یعنی ئەگەر بتوان ئەو خواردنانە بەپێی ئەو ستانداردەی خۆی هەیەی کۆنتترۆل بکرێ هەروە پاکوخانی کەسێتی کارمەندەکان لە شوێنەکە و پاکوخانی گشتی شوێنەکە بپارێزرێ بەدڵناییەوە کۆنتترۆلەکرێ پێشتریش ئاماژەم پێ
بەڵێ دیاردێکیتر هەیە ئەویش بوون مناکە سلێمانی لە سینەماکان بەردەم سینەماکان لە ساوڵەکە لە زۆر شوێنی تر فرۆشتنی خواردنی سەر عەرەبانە ئەو کەسێک کە خواردنەکە لێنێ خواردنەکە ئامادەکە نەفسی ئەو کەسە هەر پارەش لە خەڵکی وەرەگرێ ئەنیەمە تا چەند مەترسی لەسەر تەندروستی خەڵکێ وەکو ئێمە وەکو لایانی تەندروستی بە هیچ شوێ لەگەڵەوەنین خواردنی سەر دەستگێڕەکان بەکار بێت بە تایبەتی لەم کاتەیە کە مەترسی بڵاوبوونی نەخۆشی کولێرا هەیە داواکەین لە هاوڵاتیان تا ئەتوانن دوورکەون لە بەکارانەی خواردنی دەستگێڕەکان خۆ دەزانانی بەهۆی قەیرانی داراییەوە ناتوانین 100% ڕێگری بکەین لەو دەستگێڕانەی کە خواردنە فرۆشن بەڵام ئێوە کردومانە بەمەرز بەسەر دەستگێڕەکانیشەوە کە ئەبێ پشنی تەندروستیان هەبێت بێزگە لەو ئەو پاکخوایانی کەسێتیانەی کە لەسەریانە بەکاری بێن بەڵام 100% ناتوانین بە دڵنیایەوە جێبەجێکەین ئێمە لەم بەتایبەتی لە فەسڵی گەرمایە ئەو کێشەیەمان زیاترە ئەو خواردانەی کە بەکارێنن بۆنە کابرا دەستگێڕێکی پێ سارکەرەوەی پێ نییە خواردنەکەی تیا دەستی ئەمەش بێگومان خەڵکێک هەیە بەمیشەوە بژێوی ژیانی دابینەکە بەڵام تا چەند گرنگیان خەڵکەش پابندی ئەوە بێت کە ژیانی خەڵکیش لا گرنگ بێت ینی پارە لە خەڵکی وەرەگرێت شتێکی بە خەڵکەدا کە پێویستە تەندروستی خەڵک لە بەرچاو بگرێت بە دڵنیاییەوە تەندروستی خەڵک لەسەر هەموو شتێکەیە پێویستە یەکەم شت پاراستنی تەندروستی گشتیە دواتر بەرژەوەندی تایبەتی خۆتە بەداخەوە ئەو خواردنگانەی دەستگێڕەکان زۆربیان ناتوان خواردنەکان لە پلەی گەرمی پێویستا پارێزن خۆ دەزانێت ئێستا دەرەجەی حرارەی بە ڕۆژ ئەگاتە چل خەو خواردنانە زۆربەی خواردنەکان بۆنە گۆشت بەکارێنێ پێویستە یان لە بەڕاتە هەڵگریان لە پلەی بەست ناوێت بە دڵنیایەوە من دڵنیاتانەکەمەوە خواردنە دەستگێڕەکان هیچیان مەرجی تەندروستیان تیانێ ئەگەر نمونەشیان وەرگیرێ بە هیچ شێوەیەک هیچیان لە پشکنی دەرناچێت بە تایبەتی لە پشکنی میکرۆبی چونکە پلەیەکی گەرمی زۆری بەرەکەوێت بێزگە لەوەش ئەو کەسانێک کە لەوێ ئیشەکەن بەسیترینیشت ناتوانێت ئەوەی کە لەسەر دەستگێڕەکە ئیشەکە دەستی بشووە ینی بە دڵنیاییەوە نە پاکخوانی کەسێتی تیا پارێزرێت نە سەلامەتی خۆراکی تیا پارێزرێت بەڵێ کاکی ئەحسان ئەگەر تو بچی بەرەخۆ بکێ کافتریا و خواردنگەهان لە کوردستانێ لە زاخۆ حتا خانەقین پڕانیا کارمەندێن وان خەڵکی هەرێما کوردستانینە ڕێژەکە گەلەکە کێم نەبیت خەڵکی هەرێما کوردستانینە ئۆژوانەژی گەلێک سەعاتین کاری پێتکەن بۆ نمونەیەکە ئەسپێدێ حتا نیڤەکە شەوێ شور پێتێتەکەنش لایڤان خواردنگەهاوە گەلو بوو برز بشولك أنا ناصايا بجم أو تيمش قائم مقامية شن أو من وقت بو جنابة الديار كلي كو أواجي إيك شولوا چنكي إيكش كارملدت ربابريا زمان بيتن القلبي تكش ربابريا أبد جري دايب مسائل أم بجين نقابة عاملة بيتن القلبي بسيارة في تشتيجي بيتا كرن چونکی فعلا وگاوی گلک عمد بجین خلقی ما اوی کرد ما اوی سوری هاتیه بدوا کمپادا محتاج شولینا وگاوی گلک جارا اف تشتای ردت الدفع کو خدان چه شولی بیت امنا بجین بس خارنگه بیت آن کافتریا بیت گلک دتا شولی وقت مقابلی نرخ که گنجای بیت الگل وسعت الگل دتا شولی هذا بجم ابجی تجاوز بس خلق ماجی پیجویه رجا بکاری نوا خلق مادا نوا گنجن ماجی دار روز بروج زیاده بیت باور بکه بگم برای جناب تا گل جرا اما جا گل میوانی مش کرکو که تو قصة گل کر تدگوت کو بو مثلا کو شولی و بکاری الدفمه کو الاستک بلنده بس خلکی ما اوج در چویت ما حدث گشت و گذاره باور بکنم گل جارا بو هتل ما دا خواست کنیم کو بین شول بکن دا برای خدای دایت چند روزه که دا شول کرد دا چید بصورة عامة جنج ما التزام نينا بشولي بجالوا دبر خدا نوتلان خدا خارنجه يشوي بديل ويا إنا كو كاركلك جوا أبد ميوان الدفمة خلق كرد ما يروش آفا بس أبا مثلا خارنه و جحرایی کو افهم بجن تسمم ما تشد بيت أبا خل مالاجي تشد بيت يعني نه مثلا كجلك مازنه بس مثلا مازن کو متابعه وقت نهایت کردن جهت رقابی کو با همین شولا بتخوش تو سروی کمالا خوارنگه و هتل دوکه جی دوره که گرینگ گشت و گذاری کردستان بگو ما خالک زور خسته دوکه کرد
يعني ئەڤەتە گوتی خەمساریە جیهەتێت ڕقابێ بن گەل و بووچێ خدانێ vê xwaringehê berpisareteka xelaqîl beramber seheta xelkî nîne ku xwarinê bû çand roja telgîrî to her gerin ke detev xelke ev xelke jî bêguman şerniye wê rojê nexweş bît piştî çandeke te dî caltalê de te dî stûkeriyatê yek dunyayê şanê yanî bû wan hestê berpisaretî niye صدای من برای ام بحثی صورت عام کنه که بگاوی مکم مواجه پیدای دهوک و خارجی دهوک الاصلی که برز مسائل ساخلمیه دا و شاهدی حجی بله دهوک يعني هكذا بين شم مشاكل توصل مازن نرو داين الدفمة بس ويجاوي ام نابش نتكو ويجاوي ام الديني شويركو مثلا كهو صبريدة الدفمة بس ام بيجين ام ده بحثی مروه اول دیف قازان جا خود گرید چید بیت آسته که یه تعلیمی آسته که جکش نکا باش نبید که دوی واریده ام ده بجیم بیتن اوه مروه کت ناف خارنگه دا بید آن اوتیل دا بید مروه بید یه خاندناوی سروی آستی بید درچوید و کلی جو پیمانگه گذاری بید اگه بگا به تیمت مید گشت و گذاری گلک سروا بنگه هات گرین خارنگه بید اوتیل بید و بنمایت ساخلمیه بنمایت گذاری السروا تطبیق کن تیمت مید جاودریا ساخلمیه اوجی سروات گرین و بنمایه بس ام ده بجین لوازید کیره ده لوازی بله کاک حسن تصرف ده لوازم تصرف چه بیت نه خدانه خارنگه شخصی چه بیت که عامل کل بیت الدفی بله کاک چالک طبعا ده کردستان بيجي لا خواردني كلا بشك كلا خواردن كان بيجمان بشريكي ناتا دروز بهولاتيان ددريت لا كردستان رجيك زوري خواردن ونمونا سالنا 500,000 طن خواردن مواد خوراكي لدروازه كان داخلي هرمي كردستان به زور جار امانه كواليتيان باشنيه زور جار خواردني ماوا بسرچون چی بکرێت کە ئەم دیاردەیەش بنبەر بکرێت بێگومان ئەگۆ کاکەسانوتی لە ماڵانیش ئەو دیاردەی ژەهراوی بوونی خۆراکی هەیە بم بوونەوە بەڵێ بەڵێ من کاک لەشکر با بڵێ من کاک لەشکر بەڕاستی من هەر لە سەرەتاوە کە باسەوەم کرد کە مکوڕەکان یاخود خەتاکان دیاری کرێ من هەڵبەتە من دژی ئەوەم کە خەتا یاخود کەسێک یاخود لایەنێک تاوانبار بکرێت لەمەوت وەکوتم عملیەکە گەورەیە يعني اما باسی سلێمانیەکە ئێمە بۆ نمونە لە سلێمانی جەژنێ لە جەژنەکان چێشخانەکانیان کردەوە چەند هەزاری ئێرانی هاتوون خەریک بوون ویان لە برسا ببرن خەڵکەکان دەرگای بۆیان کردەوە ئێمە وەکوتم ئێمە لەگەڵ ڕقم قساکەین لەگە واقع قساکەین ئەوەی ئێمە لە بەردەستمانە ئێستا لە خلالی ئەم مانگەیە ئەمە دووەم حاڵەتە ڕووبدا بەڕاستی ئەمە کێشەیەکی گەورەی ئێمە دوای ئەو هەموو هیلاشیە و ماندووبوونەی لە 3 ساڵ خزمەتی ئاوارەکانمان کرد ئێمە لە نەتیجەی خەلەلێکی بچووکە ئێمە تووشی ئەم کارە ساتە بین و ڕەشکرین لە بەردەم ناوەندە نێودەوڵەتیەکان و ڕێکخراوە نێودەوڵەتیەکان و با بڵین جیهانە بەنسبەت هاوردەکردنی خواردنەوە بەڵێ ئەو شێشەکە لە گرفتەکان یعنی ئێمە بۆ نمونە ئێمە دانشین لە ناو بازارە گۆشتی هندیەگرین و پاشەوە ئێمە تالیفێکین باش ئەم گۆشتی هندیە من تێناگەم ئەم گۆشتی هندیە لەکوێوە هاتووە بێگومان لە حدودەوە هاتووە ئێمە پێویستە لەمە دوا يعني وەکوتم شتەکە دووباری سێباریە کە شتەکە زۆر گەورەیە پێویستە ئێمە ڕقابەمانە بێ لەسەر سنووریش يعني ئەو مەوادانی کە مەمنوعە نێڵنی بێتە ژوورەوە و چاودێریشی ڕق و چاودێریشی تون لەم مەسەلەیە دانین هەر شتێک قابلی واستە بێ و قابلی مەحسوبیت و منسوبیت بێ و قابلی ڕەشۆ ئەوە بێت سەحە و با بڵین ئەم کارتە نابێت بەڵام کاک چاڵێک ئەو ماسەساتانەی توالێ زۆر هەیە ڕقابەیە لەسەر سنوورەکان ئەوە زۆر وەزارەت هەیە ملیونێک و 400 شتێک هزار موظف هەیە لە کوردستانە زیاتر لە 700,000 ئیشەکەن لە ماساکانە ئیشەکەن بۆ ناتوانیوە تا ئێستا مسەیتەر بن توالەی دەبێت ئیکە بە کورتی بەداخەوە پێم ئەویش ڕەبتە بە سنووری ئێمە گەورەیە سنووری کوردستان بۆ نمونە وەکوتم ئەگەر تۆ لە برایم خەلیل تۆ مەنعیکە یاخود لە باشماخ ئەو مەنعیکە ڕەنگە مەسەلەن تۆ لە ڕێی بەغاوە بۆت بێ بۆیە پێویستە کوردستان سنوورەکانی خواری خۆشی با بڵێن لە کەرکووکەوە
ئەو سونەری خۆی با بڵین سرتر بکاتەوە نێڵ بەێ کاک ژاڵی سپاس بۆ تۆ قاچاقی بەێ سپاس طبعا کاک نەبەست باسەوە دەکێت کە سنوورەکان بنمونە مووسڵ بۆ دهۆکە و سنوورەکان کێراونەتە لە بەغا ماوەدی خراپ بێت بوو ناو کوردستان چیتان کردووە کە ئەمە ڕوو نەدات بەڵێ کێشەکان ئەوەی ڕوبەڕووی مەبوویتەوە لە شاری هەولێر ئەو مەوادە با بڵێن ماوە بەسەرچوە ئەو مەوادە قەدەغەکراوەی کە دەستی بەسەرداگیراوە زۆربەی زۆری لە سنوورەکانی شارەکانی عێراق دێ وەکو ڕێگای کەرکوو ڕێگای با بڵێن کۆنیش لە مووسڵ ئێستاژە و شوێنانەی تر دەتوانم بڵێم لە سنوورەکانی کوردستان لەگەڵ وڵاتان حاجی ئۆمەرانی ئیبراهیم خەلیل باشماغ بەو جۆرە بە هیچ شێوەیەک ڕێگە نادرێ ئیلا ئەگەر بە شێوەیەکی قاچاق بشاردرێتەوە شتێک وا ڕووبداتن ئەجینا ئەوەی داخل کراوە لە لێکۆڵینەوەکان وا دەرکەوتووە کە لەو شوێنانە دێن جاران بێشەوە مووسڵکۆ لەلایەن داعش داگیر بکرێت لە 2014ەوە لەوێ جگەرەی مریشێک بە ئازادی دەهات لە بە قاچاغی ئێستا ژێمە پێش دوو شەو نزیکەی یەک تەن گۆشتی هندی دەستی بەسەرداگیراکە ماوەکی زۆرە قەدەغە کراوە ئەو گۆشتە لە لێکۆڵینەوەکان دەرچوو لە شارەکانی تری عێراق هاتوتە ناو زۆر سپاس بەڵێ بەڕێزان بێگوما بابەت ئێمە فراوان بۆ ئێمە ویسمان زۆر پرسیاریتر هەبێ حتا لەسەر مافیا و خەڵکێک کە خاوەنکارەکان لە بەیانیەوە تەنیوە شەویشیان پێکەن و پارێکی زۆر کەمیان پێدەن و حتا شوێنی مانەوەیان وەکو پێویست نییە بەرحاڵ ئێمە هیوادارین سەرنجیان بەڕێزە نەبولانی پەیوەندی دەرگەشتی بێت چی بکرێت کە سەحاتی خەڵک بپارێزرێ ئەو خزمەت گوزاریە لە چێشخان و لە کافتەریەکان بۆ خەڵک دابین بکرێت بە شێوەیەک بێت کە خزمەتی خەڵک بکرێت تەندروستی خەڵک نەخرێتە ژێر هەرەشەوە تا دیدار خواتان لەگەڵ